گۆران بەرگدروویەکی شاری سلێمانی و بەهۆی نەبوونی کڕیارەوە کاتەکانی بە کتێب خوێندنەوە و بەسەر دەبات لە ناو دوکانەکەی. بازاڕی سلێمانی بە ڕێژەیەکی بەرچاو ڕووی لە لاوازی کردووە و بەشێک لە خەڵک دوکانەکانیان داخستووە بەهۆی نەبوونی کڕیارەوە و بەشێکی تریشی کە ئومێدەوارن بازاڕ ببوژێتەوە هۆکارەکەی بۆ نەبوونی موچە دەگەڕێننەوە. بێزاری و بێپاریە خەڵک نایەتە بازار. حکوومەتەکە 27 مانگی پێشووی خەڵکی لایە پارە. ئەمە 6 مانگی تریش خەڵک پاری لە شێو بەسیێژی. عەرزێک دەوڵەمەنە لە یۆرانیۆم، لە گۆگردیک، لە نەوت، لە سەوزەوات، لە بواری کشتتوکاڵیە، لە بنزین، هەموو شتێکمان هەیە کاکە. هەموو شتێکمان هەیە لەگەڵەوەشە ئیفلاسی خەڵکەکە مردووە لە برسا. زۆر لە ساسە کزە ئەمزۆ لەگەڵ دوێنەکە فەرقی هەیە ئاوا پێوەی دیارە تەواو فەرقی کردووە لەگەڵ پارە لەگەڵ مانێ پێشێسا خەڵک تەواودا بێپارێ بێموچەیە خەڵک بێزارە خەڵک بێزارە لە گیانی خۆی ڕواگە فەرمانبەریە بۆ لای ئەمانە پارەم بێنێ جل بکڕم تیشێتە لێ من باش دەزارە باشە کابرا لە وەڵاش دەزانم بێنێ بێن بە تیشێتە من دازارم پێەیە بێن بە تیشێتێ من بە چی بۆ ماڵەوە سەرف بکەم هەر بە جدی خەڵک زۆر بێزار بوو من دژگوێ نابە ژیانی خەڵکی تەواو خەڵک بێزار بۆ لە گیانی خۆی. فرۆشیارەکان دەڵێن کە بازاڕی ئەوان پێیوەستە بە هاتنی موچەی فەرمانبەرانەوە گەرموچە بوەسترێت و خەڵک پارەی پێ نەبێت ئەوان ئیدی ناتوانن تەنانەت کرێی دوکانەکانیشان بدەن. ئەوانەی کە ئیشی پۆشاکەکەن ئەوانەی کە بەرە دروەکەن ئەوانەی کە جوملە ئەکەن ئەوانەی کە یاری ناڵانەکەن لە گەشت و گوزارەکانە هیچ شتێکیان پاریان دەست ناکرێت. مۆزە پاری نەبێت ئەم شوێنانە ئیشیان نییە. ئەمانش بە کێ وەریان گرتووە. بەشی کرێی دوکانەکان یا خانوەکانمان دەرنیانینەوە کێچی بی. حدنەی معاشەکە یەکە معاشە بێت خەڵک ناویچێتە ناو بازار شتە کرێ هەم بازارە ئەپوژێتەوە هەم دیسێمەش شوکارێک مەشغوڵی شەبی کە معاش نەبێ هەمومان وەکیەکمان من فەرمانبەر هەمووان ڕەوتەکەمان بە معاشە بەسراوەوە هەموو ناو بازار ڕەوتی بە معاشە بەسراوەوە معاشە بێ هەمومان ئیشمان نەبێت کە معاش نەبێ ئیشمان نابێت. ئەگەر جاران پارەکە 20,000 دەستکەوێت سەر ڕۆژی 5,000 بۆ نامێنێت بیای تۆ بە مەسرە بێ بەکرێ گەراج بێ بەکرێت چی دێت. لەگەڵ ئەوەی بەشێکی بەرچاوی کاسبکار و خاوەن دوکانەکان ڕوبەڕووی سەختی بوونەتەوە و ناتوانن تەنانەت کرێی دوکانەکانیان بدەن زۆرێک لە خاوەن فرۆشگاکانیش هەستاون بە دەرکردنی شاگردەکانیان لەسەر ئیش بەهۆی کزی بازاڕەوە و بە وتەی فرۆشیاران ئەوەش بووەتە هۆی بێکاربوونی سەدان گەنج. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.